دووهەمین فیستیڤاڵی هەنجیر لە تەختەق بەڕێوە دەچێت. شارۆچکەکە بە هەنجیر بەناوبانگە و خاوەنی سێ جۆر هەنجیرە کە ڕەوانەی زۆربەی شارەکانی کوردستان و ناوچەکانی خواروی عێراقیش دەکرێت. لەم فیستیڤاڵەدا جۆرەکانی هەنجیری شارۆچکەکە لەلایەن جوتیارانەوە نەمایش کراوە، بەڵام جوتیاران نیگەرانن لەوەی بازاڕێکی باشیان بۆ دروست نەکراوە بۆ ساختنەوەی بەرهەمەکانیان. ئێمە ئەوڕۆ وەکو فەلاحێک بەشدار بوویتین لە ئەو شتانەی کە کوردەوارین بە هەنجیری مرەباعی هەنجیر و هەرمێ و قەیسیش کراوە و داندۆک و هێلکەی کوردەواری و هەنجیر و هەموو هەنجیریش کرا مێوژ و ئەینانەمان هەموو هێناوە و ئەگە بفرێشێ بۆمان ساخت کرێتەوە، بەڵام وەکو حکوومەت هیچی بۆ نەکردیتینە تا ئێستا کە یعنی شتێکمان بۆ دروستکە هەنجیرەکانمان لە دەروەی وڵات سافکەین، هاوردەی شارێشکەی بکەین، هاوردەی وڵاتەچکەی بکەین، هەناردەی بکەین، بەڵام هیچمان بۆ نەکراوە و وەکو فەلاحەکان بەڕاستی هەنجیرەکانمان ڕاستەکەی تا ڕادێک زۆر باشە، بەڵام مقاومەی کەمە ناتوانین هاوردەی دەروی وڵات بکەین. بەڵێ ئیتر بەس بێ و کارگەیەکی مەرەبا لە سنوورەکە هەبووایە هەنجیرەکەمان دەمانتوانی زۆر بە ئاسانی ساقمان بکردایەتەوە لەسەر کارگەکە دەیانتوانی بیانکەنە مرەبای هەنجیر. خۆی سێ نوع هەنجیرمان هەیە لە سنوورەکە، بەڵام وەکو عام هەنجیرە زەردەی خۆمانەی پێڵێن، ئەم هەنجیرە ڕەشەش ڕێحانەکەی پێڵێن، ئەمەش هەرمێکەی پێڵێن و هەرمێش تازە هاتووە تقریبا 3-4 ساڵێکە بەرهەمە دێنرێت لە سنوورەکەی تەختەقا. بەڕێوەبەری گەشتوگوزاری کۆیە دەڵێت شارۆچکەکە پێویستی بە چەند پرۆژەیەکی خزمەتگوزاریە، لەوانە چەند کارگەیەکی لە قوتونان و کارگەی دروستکردنی مرەبای هەنجیر، بەڵام تا ئێستا نە حکوومەت و نە سەرماداران نەهاتوونەتە پێش بۆ بنیادنانی ئەو کارگانە. بە تاکیدکردنەوەی ئەو فیستیڤاڵانە ئەوە بە بازاڕکردنێک کە هەم بۆ ناوچە گەشتیاریەکانی دەکەی هەم بۆ بەروبوومە کشت و کاڵیەکانیش دەکرێت. ئێمە لە کوردستاندا زۆربەی زۆری چالاکیەکان لە سنتەری شارە گەورەکان کۆبووتەوە، بەڵام ئێستا کردنەوەی ئەم فیستیڤاڵانە لە شار و شارۆچکەکان بنمونە و فیستیڤاڵی ئەمڕۆ لە تەختەق کراوەتەوە دەبێتە هۆی ڕاکێشانی ژمارەیەکی زۆر گەشتیار بۆ ئێرە. وەک گوتم هەم بەروبوومە کشت و کاڵیەکان بە بازار دەکرێت و دەفرۆشرێ، هەم ناوچە گەشتیاریەکەشت بە بازار دەکرێت. دەتوانین بڵێن دەچێتە ئەو چارچێوەی ئەو بەرنامەی کە پێی دەگوتێن گەشت و گوزار و کشت و کاڵ تێکەڵ بکەین بەیەکەوە. ئێمە ساڵی پاریەکەم فیستیڤاڵمان ئەنجامدا لە یەک ڕۆژدا زیاتر لە 10,000 گەشتیار و سەردانیکەر سەردانی تەختەق و سەردانی فیستیڤاڵەکەیان کرد. پار بۆ ئەم ساڵ فیستیڤاڵەکە کە زیاتر لە 2 ڕۆژ دەخایانێ، تاکیدین کە ژمارەیەکی زۆرتر لە گەشتیاران سەردانی ئێرە دەکات. لە فیستیڤاڵەکەدا جگە لە هەنجیری جوتیارانی سنووری گوندەکانی قەرەنا و کانیلەلا، چۆمحەیدەر و ناوچەی شوان بەرهەمی دیکەی کاری دەستیش نمایش کراو. فیستیڤاڵەکە ماوەی 4 ڕۆژ دەخایانێت. بە پێی زانیاریەکان ڕۆژانە لە سنووری تەختەق 40 تۆن هەنجیر بەرهەم دەهێنرێت و نزیکەی 70 دۆنم زەوی بە هەنجیر داچێنراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، شارۆچکەی تەختەق.